سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی و خۆشەویستی. ئازیزان، من زارا مەحموودی خۆشحاڵم هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تر لە بەرنامەی ئاسۆی بەرابەری کە لەم بەرنمەیەدا ئێوەی ئازیز و خۆشەویست بینەر و بیسەری بەشی یەکەمی بابەتێک دەبن لە ژێر سەردێڕی ژنان و شۆڕش، پێشڕەوی و پاشەکشەکانیان، لە نووسینی بەڕێز لاوژە جەواد. بەو هیوایە بەرنامەی ئەم هەفتەشمان جێگای سوود و ڕزایەتی ئێوەی ئازیز بێت. فەرموون بۆ بینینی. ژنان و شۆڕش، پێشڕەوی و پاشەکشەکانیان، سەبارەت بە ڕۆڵی ژنان لە شۆڕشی ئۆکتۆبری 1970 رووسیادا، لە نووسینی بەڕێز لاوژە جەواد، بەشی یەکەم. هیچ شۆڕشێکی سۆسیالیستی بەبێ بەشداری کاریگەری و بەرفراوانی ژنانی کرێکار و زەحمەتکێش ناتوانێت سەرکەوتن بەدەست بهێنێت. لنین لە کنگرەی کومەیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی رووسیا 19 نۆڤەمبری 1980دا ئەمەی وت. بە دوای سەرکەوتنی شۆڕش، دەستبەجێ لە یەکەم لێژنەی کۆمسیاری بەڕێوەبردننی کۆمەڵگای رووسیا بۆ یەکەم جار لە مێژووی کۆمەڵگەی بەشەریدا ژنێک دەتوانێت پۆستی وەزیر وەربگرێت. ئەلێکساندرا کۆلەنتاین، ژنە خەبەتکاری کۆمۆنیست، بە دوای سەرکەوتنی شۆڕش وەزیری کاروباری کۆمەڵایەتی پێدەستپێردرێت. هەر لە هەفتەکانی یەکەمی دوای شۆڕشدا پرۆگرامی یەکسانی و مافە ئینسانیەکانی ژنان کە زۆر لە مێژ بوو لە لای کۆمۆنیستەکانەوە داڕژرا بوو، پێنایە سەر عەرزی واقع و کەوتە بواری جێبەجێکردنەوە. گرنگترین و بەرچاوترینیان ئەمانە بوون: هەڵوەشانەوەی سەرجەم یاسا کۆنەکان، دەسەڵاتی قەیسەر کە تیایدا ژنان مڵک و کوێلەی پیاوان بوون و تەنانەت پیاوان بۆیان هەبوو توندوتیژی بەرامبەر ژنان بەکاربهێنن، هەڵوەشانەوەی هاوسەرگیری کلیسا و بەڕەسمی نەناسینی بەهۆی ئەوەی کە بە پێی یاسا ئاینەکان پیاوان زاڵ دەبن بەسەر ژنانەوە، بەگشتی دین لە کاروباری دەوڵەتی جیاکرایەوە، بۆ هاوسەرگیری فەرمانگەیەکیان دیاری کرد بۆ تۆمارکردن، دواتر بە یەکجاری هەموو جۆرە پەیوەندیکی ئازاد و بەدڵخوازی نێوان ئینسانەکان بە ڕەسمی ناسێنرا و پێویستی بە تۆمارکردن نەما. منداڵانی دەرەوەی هاوسەرگیری بە ڕەسمی ناسێنرا و بەهرەمەند کران لە مافی بەرابەر. کار بۆ هێنانە دەرەوەی ژنان لە چواردیواری ماڵ، بە کۆمەڵایەتیکردنەوەی کاری ناوماڵ بۆ ئەم مەبەستەش چەند یاسایەک دەرکرا، دواتر جێبەجێکران. کردنەوەی دایەنگە و شوێنی تایبەت بە چاودێری منداڵان، کردنەوەی جلشۆرگە و خواردنگەی گشتی بۆ هەمووان، لە هەمووشی گرنگتر بۆ یەکەم جار لە مێژوودا ژنان مافی لە باربردنی منداڵانیان پێدرا، کاری پێویست لەم بارەوە ئەنجام درا. لەو سەردەمەدا بەهۆی شەڕ و نەهامەتیەکان ڕێژەی لەشفرۆشی یەکجار زیادی کردبوو. بلشویکەکان هەوڵی جدیاندا بۆ کەمکردنەوەی ئەم دیاردەیە و کۆششیان کرد بۆ گەڕانەوەی ئەم قوربانیانە بۆ دۆخی کۆمەڵایەتی ئاسایی. بەجیا لەمانەش هەر بۆ یەکەم جار لە مێژوودا سزا لەسەر ئەو کەسانە لابردرا کە هاوجنسگەرا بوون. بە پێی یاساکانی پێشوو ئەو کەسانە دوور دەخرانەوە بۆ کۆمەڵگەکانی کاری زۆرەملێ لە سبریە. ئازیزان، ناوبڕە دەبینین و دەینەوەلاتەن. بەرچاوبوونی بەرهەمی شۆڕش لە پەیوەندی بە ڕزگاری ژنانەوە زۆر جێگای شانازی لنین بووە. لە هەر بۆنەیەکدا کە هەڵسەنگاندنی بۆ دەستکەوتەکانی شۆڕش کردبێت،
وەک نمونەی پرشنگداری دەستکەوتەکانی باسی مەیدانی ژنان دەکات و ئیشارەتی بە شۆڕشە دیموکراتیەکانی وەکو ئینگلترا لە ناوەڕاستی 1600ەکان و شۆڕشی فەڕەنسا کردووە و ئەمریکای لانکەی دیموکراسی کردووەتە نمونە کە نەیانتوانیوە ئەم مافانە بۆ ژنان دەستەبەرکەن. وتوویەتی هەموو ئەم مافە دیموکراتیانە لەلایەن ئێمەوە هەوڵی دەستەبەرکردنیان دراوە. نمونەی ئەم وتانەشی لە کۆنگرەی ژنانی کرێکاری ساڵی 1990 لە دانیشتنێکی تایبەت لەگەڵ کلارا زیتکین کاتێک کلارا لێ دەپرسێت ئێوە نەزەریاتی مارکسیستیتان بۆ ڕزگاری ژنان ئەمەڵی کردووەتەوە؟ هەڵسەنگاندنی یادی 4 ساڵەی شۆڕش ژمارەی 234 ڕۆژنامەی پراڤدا 18 ئۆکتۆبری ساڵی 1921 بۆنەی ڕۆژی جیهانی ژنانی کرێکار وتار 4 مارسی 1921. بەڵام لەنین هەمیشە پێوا بووە کە بە تەنها یاسا ناتوانێت کێشەکانی ژنان چارەسەر بکات و بۆ بەدەست هاتنی گەیاندنی خەباتی یەکسانی ژنان 3 هەنگاوی کردووەتە پێشمەرج و بە زەروری داناوە. یەکەم، یەکسانی یاسایی ژن و پیاو. دووهەم، بەشداری ژنان لە ڕووی پراکتیکەوە لە بەڕێوەبردننی کۆمەڵگە. سێهەم، ژنان کاتێک بە تەواوی ڕزگاریان دەبێت کە خێزان خاسیەتی خۆی وەک یەکەی ئابووری کۆمەڵگا لەدەست بدات. پشتبەستن بە بۆچوونی ئەنگلس لە کتێبی بنچەی خێزان. ئەگەر سەیرێکی ئەم دەستکەوتانە بکەین بە حەق جێگای شانازین کە 100 ساڵ پێش ئێستا هاتوونەتە دی. کۆمەڵگای رووسیا چە چۆرە کۆمەڵگایەک بووە؟ ڕۆڵ و نەخشی ژنان لە شۆڕش چی بووە؟ ئەم دەستکەوتانە چۆن بەدەست هاتن و جێبەجێ کراون؟ ڕۆڵی ژنان چی بووە لەم نێوەندەدا؟ بۆچی دواتر پاشەکشە بە زۆربەی ئەم دەستکەوتانە کران و ژنان ڕاپێکی ماڵداری کرانەوە؟ بە دوای بەرنامەی ئابووری نوێ نیت بۆچی ڕێژەی بێکاری لە نێوان ژنان یەکجار زۆر بووە؟ بەگشتی شۆڕشی کرێکاری بە ئامانجی خۆی گەیشت یاخود شکستی خوارد؟ هۆکارەکانی شکست چی بوون؟ ئامانجی من لەم نووسینەدا گێڕانەوەی ڕووداوەکان نییە. دەستکەوتەکانی ژنان لەم شۆڕشەدا زۆرترین قسەی لەبارەوە کراوە، بەڵام من لێرەدا دەمەوێت جەخت لەوە بکەمەوە کە زەروری بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان بەردەوام ئەم ئەزموونانە بخاتە بەر ڕۆشنایی و هەوڵ بدات بۆ بەدیهێنانی دنیایەکی باشتر. تیشکیان بخاتە سەر و دەرسیان لێوەرگرێت و بە پێی واقعیەتی جیهانی ئەمڕۆ ژنان ئامادە بکات بۆ شۆڕشێکی تر. دۆخی ژنانی رووسیا لەو سەردەمەدا لە ساڵانی 1970ەکاندا رووسیا وەک وڵاتێکی دواکەوتوی کشت و کاڵی مابووەوە هیچ گۆڕانکاریکی بەسەردا نەهاتبوو. ژنان بارودۆخێکی یەکجار خراپیان هەبوو، لە هەموو مافێک بێبەش بوون. زۆربەی خەڵکی رووسیا جوتیار بوون و لە لادیەکان دەژیان، لەوێ کەمیکیان لە کوێلە گەڕابووەوە. زۆربەیان نەخوێندەوار بوون و دەستیان بە هیچ جۆرە خزمەتگوزاریەک نەدەگەیشت. ژنانی ئەم وڵاتە توندوتیژیان بە شێوەیەکی زۆر بەرچاو بەرامبەر بەکاردەهات و بە یاساش ژنان مڵکی پیاوان بوون. لە ناوەڕاستی سەدەی 19ەم چەند شەپۆلی خوازیاری ئاڵوگۆڕ ڕۆسیای گرتەوە، لەم وڵاتەش چەند بزوتنەوەیکی نیشتمانی، نهێلیستی و ڕادیکاڵی سەریان هەڵدا. لە نێو ئەمانشدا چەند ژنێکی خەباتکار ئەکتیڤ بوون بۆ مافی ژن. ڤیرا زالسۆ یەکێک لەو ژنانە بوو کە دواتر یەکێک لە هەڵسوڕاوە بەرچاوەکانی شۆڕشی ئۆکتۆبر بوو. ئازیزان، ناوبڕک دەبینین و دێنەوەلاتان.
لە ساڵی 1930 و 1905 هەوڵی شۆڕش لە رووسیا شکست دەخوات. لەم شۆڕشانشدا جارێکی تر ژنان ڕۆڵی بەرچاویان دەبێت. بە دوای بەتایبەت 1905 دەسەڵاتی قەیسەر ناچار دەبێت چەند ئاڵوگۆڕ و ڕێفۆرمێک بکات و ڕێگا بە هەڵبژاردن واتە دۆما بدات کە تەنها لە سەدا 30 پشکی جەماوەر بوو بۆ خۆکاندیدکردن و لە سەدا 7 لەلایەن قەیسەرەوە دەستنیشان دەکرا. یەکێک لە دەستکەوتەکانی ئەم شۆڕشە دەستەبەرکردنی مافی ڕێکخراوبوون و سندیکای کرێکاری بوو. بزوتنەوە ڕێکخرا و فمینیستەکانیش لەم کاتەدا زیاتر دەردەکەوتن و 3 گروپی سربەخۆیان هەبوو. ژنانی بورژوازی کە داوای هەندێک مافی یاساییان دەکرد بۆ ژنان. نهێلیستەکان کە پێیان وابوو ژنان دەبێت وەک پیاوان جلوبەرگ لەبەر بکەن و خۆیان نیشان بدەن و جگەرە بکێشن. سۆسیالیستەکان کە تەرکیزیان لەسەر ژنانی کرێکار بوو بۆ بەدیهێنانی مافی یەکسانی هەمەلایەنەی ژنان و پیاوان. جەختیان لەسەر مافی خوێندن و دەستگەیشتنی هەموو ژنان بوو بە خزمەتگوزاریەکان. دیارە ژنانی رووسیا لە ساڵانی 1870کانەوە مافی خوێندنیان لە هەندێک بواری وەک پەرستاری، مامۆستایی و هەندێک بواری تر کە بەکاری ژنان دەناسران هەبوو. بە دوای ئەم کرانەوەیە بەڕووی ڕێکخراوبووندا لە ساڵی 1908 یەکەم کۆنفرانسی ژنان لە رووسیا بەڕێوە دەچێت و کلێنی نێوان ژنانی پرۆلتاریا و بزوتنەوە فمینیستەکان دەگاتە ئاستی جیابوونەوە و هەر کامیان بە ڕێگای خۆیدا دەڕۆن. هەرچەند لە ساڵی 1909 پرۆگرامی سۆسیال دیموکراتەکان دەنووسرێت و بە کۆنکریتی پێداگر دەبێت لە یەکسانی هەمەلایەنەی نێوان ژنان و پیاوان. بەڵام بزوتنەوەی ژنان لە پاشەکشە دەبێت هەتا ساڵی 1912 بەهۆی کۆچی زۆری خەڵکانی لادیەکان بەرەو شارەکان و کارکردن لە کارخانەکان ژمارەی ژنانی کرێکار لە زیادبووندا دەبێت. ئەمەش دەبێتە هۆکارێک بۆ بەهێزبوونەوەی بزوتنەوەی کرێکارانی ژن و هەوڵدانی ژنە سۆسیالیستەکان بۆ ڕێکخستن و خەباتکردن لە پێناوی مافەکانیان. لە ساڵی 1914 نزیکەی لە سەدا 25 کرێکاران ژن دەبن. پشلەفیکەکان زۆر بەجددی دەکەونە کارکردن لە ناو کرێکاران و هەوڵی هۆشیارکردنەوەیان دەدەن بە مافەکانیان و ڕۆژنامەکانیان بە ناوی راپۆرتنیتسا واتە کرێکاری ژن دەردەکرد. بەڵام بەهۆی هەڵگیرسانی جەنگی جیهانی یەکەم تەنها توانرا چەند ژمارەیەکی کەمی لێ دەربچێت. لە کاتی جەنگی جیهانی یەکەمدا رووسیا یەکێک لەم وڵاتانەی شەڕ دەبێت کە ئەڵمانیا هێرش دەکاتە سەری و بەشێکی لێداگیر دەکات. بەهۆی ئەوەی کە بە میلیۆنها پیاوان دەنێردرێن بۆ شەڕ، ژنان ناچار دەبن بۆ دابینکردنی بژێوی ژیانیان لە کارگەکان جێگای پیاوان بگرنەوە. ژنان لەم ساڵانەدا لە ژێر بارودۆخێکی زۆر خراپ تا ڕۆژی 12 ساعات بە کرێکی یەکجار کەم کار دەکەن. بە شێوەیەکی بەرچاویش لەلایەن خاوەنکارەوە سوکایەتیان پێدەکرێت و ڕوبەڕووی گێچەڵ و دەستدرێژی دەبنەوە. ناچارن بە ڕۆژ منداڵەکانیان بەجێ بهێڵن. ئەمەش دەبێتە هۆکاری ئەوەی کە منداڵی بێسەرپەرشت و سەر شەقامەکان زیاد ببن. ژمارەی ئەم منداڵانەی کە لەسەر شەقامەکان فڕێ دەدران لە زیادبووندا بوو. لەشفرۆشی بە ڕێژەیەکی یەکجار زۆر زیادی کردبوو. لەم وڵاتەدا شوێنی ڕسمی بۆ لەشفرۆشی تەرخان کرابوو لەلایەن ئەفسەرەکانەوە دەکرایەوە و کلیساکان پێرۆزیان دەکرد. لەوێ ژنانی لەشفرۆش بە فەرمی خاوەن کارتی زەرد بوون. کارتی زەرد واتە وەرەقەی موڵەت و لە ساڵێکدا چەند جارێک پشکنینی تەندروستیشیان بۆ دەکرا. تەنها بەوە ئەم ژنانە لە کۆیلایەتی سکسی دەرباز دەبوون. ئەگەر کێشەی تەندروستیان هەبوایە بەجیا لەوەش لەسەر جادە و شەقامەکان ژمارەی ئەو کچە زۆر گەنجانە لە زیادبووندا بوو کە لە پێنا و بژیوی ژیانیان ناچار بەم کارە ببوون. ئەمەش هۆکارێکی تر بوو بۆ زیادبوونی منداڵی بێسەرپەرشت و هەروەها بڵاوبوونەوەی نەخۆشی جۆراوجۆر لە ناو ژناندا. کەمی نان و درێژەی سەرە بۆ دابینکردنی نان یەکێک لە کێشە هەرە گەورەکانی ئەم کۆمەلگایە بوو. بەهۆی جەنگی جیهانی یەکەمەوە لە ساڵی 1970 لە نێوان لە سەدا 40 تا 50 کرێکاران ژن بوون.
ئەمەش وای کردبوو کە ببنە خاوەنی تا ڕادەیەک ئازادی و باوەڕ بەخۆبوون لەبەر ئەوەی ئابووری خۆیان هەبوو. مسارولای کردستانا مسا چرای گشترانا مسارولای کردستانا مسا چرای گشترانا آرنجین هنای شورش مساجین ای گزیهانا مساجین ای گزیهانا مسای ما جماورا مسای ما جماورا مسا شقامی سنگرا مسا شقامی سنگرا مسا کانی تسلنکان دیدی دشمن بوداروان مسا کانی تسلنکان دیدی دشمن بوداروان نمانوی صدارشی البرابری جن پیاو نمانوی دشمنی جی نمانوی دشمنی جی مسای ما جماورا مسای ما جماورا مسا شقامی سنگران مسا شقامی سنگران ایده بو پلسیا مناره جینی کویلتی مناره چرسینار نمالاو خشمناوی نمالاو خشمناوی مسارولای کردستانا مسا چرای گشترانا مسارولای کردستانا مسا چرای گشترانا شورش مساجین ای گزیهانا مساجین ای گزیهانا ئازیزان و خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا بێگەیشتنەوەیەکی تر ماڵەوە.